ئەمڕۆ چەند وەزیرێک متمانیان وەرنەگرتووە و چەند وەزیرێکیش یاخود وەزارەتێکیش دواخراون ڕێککەوتنیان لەسەر نەکراوە. ئەوانەی کە ڕێککەوتنیان لەسەر نەکراوە مۆڵەتەکەیان تاوەکو یەکی حەوت بوو. باش ئەوڕۆ پەرلەمانتاران قسەیان لەگەڵ من دەکرد یان هەتا یەکی حەوت مۆڵەت هەیە. ئەوانەی کە ئەو پەرلەمانتارانی دەچنە حەج و تاوەکو دەگەڕێنەوە و لایەنەکان دەگەنە ڕێککەوتنی سیاسی هەتا یەکی حەوت لەوانەیە ئەم وەزارەتانە شێکلایی بکرێنەوە. بەڵام ئێستا بابەتیشتر هاتۆتە گۆڕێ ئەوەیە کە هەندێک لە پەرلەمانتاران متمانیان وەرنەگرت. ئەوانەی کە متمانیان وەرنەگرتیا دەبێت لایەنە سیاسیەکان ئەو کاندیدانەی خۆیان بگۆڕن ئەوانەی متمانیان وەرنەگرتیا. باشە هەر وەزیرێک فلانە کەس کاندیدە بۆ فلانە وەزارەت ئەگەر دەنجی پێویستی بەدەست نەهێنابێت ئەو کاندیدە نابێت جارشکە بێتەوە پەرلەمان دەبێت بیگۆڕێت ئەو حزبە بیگۆڕێت کەسێشکە بێتە پەرلەمان جارشکە و کات متمانەی پێ بدرێتەوە. جا کاتەکەی ئەوانەی ئەمڕۆ نازانم کێنەیە بەڵام ئەکید ئەوە دەمێنێتەوە سەر ڕێککەوتنی سیاسی نێوان حزب و لایەنە سیاسیەکان. بەڵام ئەوانەی کە با بڵێن دوا خرابوون تاوەکوێکی حەوتە. بەڵام من گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم ئەەکەم هەمان پرسیار ئاراستەی میوانەکەم ئەەکەم بزانم ئەوانە کەی لە پەرلەمان متمانە وەردەگرن. ئاوێستا مام یحیە ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی لەگەڵمە بێت. ئاوێستا خەم بەخێر بێ. جارێک پرسیاری هاوکارم ئیمانت لێ دەکەم. ئەو وەزیرانە کەی متمانە وەردەگرنەوە لێرە دیار نییە لە بەرەوەی دەکەوینە ئۆتڵی تەشریعی پەرلەمان و لەوانەش نەخبەک لە پەرلەمانتاران بڕۆن بۆ حەج و فەریزەتی حەج لەوانەیە بکەوێتە دوای جژنی قوربان و دوای ئەو فەریزەتەی لەوانەیە بەڕای من یەکی حەفت دەست بەکار دەکاتەوە پەرلەمان پەرلەمانێکی حەوت دەست بەکار دەکاتەوە لەوانەیە دەنگ بەوانە بدات. ئەوانەی کە ئەمڕۆ متمانیان وەرنەگرت ناتوان خۆیان کاندید بکەنەوەوانە 5 وەزارەت بوون ناوەڵە ناتوانن دەبێتن کوتلە سیاسەکان بربژێرەکانیان بگۆڕن. ئەوەی وەزارەتی ناوخۆ کاندیدەکە خوێندرایەوە و دەنجی وەرنەگرت دەڵێن ئەوەی وەزارەتی ناوخۆ لەوانەی نەگۆڕدرێ چونکە نەگوترا فلانە کەس کاندیدە و گۆترا ناوی خوێندراوە بەڵێ لە دوای شەو ڕۆشنبیریش خوێندراوە. ئەو دوو وەزارەتە بەڵام گژێکی زۆر لە ناو پەرلەمان دروست بوو بەوەی کە هەموو نووا بە عەرەبەکان کرد بوونەوە دەتوانم بڵێم کوتە لە شیعەکان زۆربەی لە ناویە گرژیان کەوتە ناوێ لە سەرەتای دانیشتنەکەشەوە هەوڵیاندا یەک دوو کەس گرژی بە نقطەی نظام خلافی ناو نقطەی نظام پەرلەمان دروست بکەن بەڵام نێسەری نەگرت بە هەندێک بیر و ڕای جیاواز هەروواندیان بابەتەکان ئیش لەسەر بوو دیا هەر ویستیان لەسەرەتاوە بیکەنە عەرقەڵە. بەڵام لە کۆتایەکەی لە دوو وەزارەت خوێندراوە ناوەخۆ و ڕۆشنبیری و لە دوای ئەوەوە ئیتر دەتوانم بڵێم هەر نەخوێندراوە تەنها ڕێباز حەملان نەبێتن کە پاڵێوراوی پارتی دیموکراتی کوردستان بوو هەیبەت هەلبوسینەی توانی ناوەکەش بە جوانی بخوێنەوە ئێمە هەر گوێمان لێ نەبوو بە 15 سانیە گوتی لەم یاحسەڵ نەیزانێت بە کوردی بیخوونتەوە بە جوانی بەڵێ و لەکسەریش بە 15 سانیە یعنی هەستمان پێ نەکرد هەمومان چوینە سەر مەنەسەی جێمان لێ نەبووە بیخوێنەوە جارەچکە ئێتمامی نەدا و یەکسەر گوتی عەلی زەیدی بێ بۆ سوێن خواردن و یاسایی دەتوانم بڵێم هەندێک لە ئەندامان لە پشتۆش بوون داوام لێ کردن کوردیش بوت بۆ دەنگتان نەداوە لە بۆ وەزارەتی خارجییاندا بەڵام ناتوانم ناوەکان بڵێم بەڵام هەی بوو تێیدا کە دەنگیان لە سەرەتاوی جەلسەکەشەوە ئێمە بیستمان کە لۆبی هەیە لەوانەیە خودی خۆم لێم داوا کرابیتن بەوەی کە دەنگ نەدەم بە وەزیر ڕۆشنبیری بەڵام ئەمە وتمان کە ئەمە کوتێلی پارتیەمە نیزامینە و چێ داوای لێکردی تێک لە هەواڵان لە ڕئیس کوتەلێک لە کوتەلەکان بووە ئەوەش گرفتێکی گەورە بوو بەڕاستی و ئەمەکسەر وتمارەتمان کردو بەوەی کە ئێمە نیزامی خۆمان هەیە دەتوانن گۆ جەنابتان لەگەر سیاسەکان قسام بکەن پەیوەندی بەمەوە نییە. باشە بەڵام ئێمە دەنگمان بە هەموو لایەنەکان کەمێک لەمەوە بەرز کاکسیپان میوانم بوو ئەو گوتی پیلان هەبوو بەڕاستی بەڕاستی پیلان هەبووە لە پێلۆبی کرایە دژ بە 5 وەزارەت بەداخەوە ئاوادانکردنەوە ژێک لەو وەزارەتانە بووە بەڵێ پێش جەلسەکەش بە منیاوت کەلۆبی هەیە دژ بۆ بابەتە بەڵام ئێمە بەڕاستی ئێسمان پێ نەکرد چونکە کەسانی نزیکە بوو لە عەلی زەیدیەوە داوام لێکردن وتیانی ئەوانەی بۆ چوونیان لێکتریەوە نزیکە بۆ نمونە دەوڵەتی یاسا و پارتی و موسەنا سامەڕایی زیاتر پیلانەکە لەسەر لە دژێم سێلانە بوو دەتوانم بڵێم چەند لایەن بوونەوەن کە هەموویان سەرەتاوە موسەنا سامەڕاییش ئەو گرفتەی هەبوو چۆ پێشە و کردی بە قسە هەستاوە کە خوێندراوە گرفتەکە لە هەمووی دەستی پێکرد ئەوانی کە زۆرن ئەوانەی پیلانیان جێڕابوو بەزەوە منە وەزارەتی ژینگەش دەبووە لە کۆتایی بخوێندرێتەوە یا پێش کۆتایی کەچی هات بۆ 5 ناو یعنی زۆر بابەت پێدا بەڵێ
من دەنگمان پارتی دموکراتی کوردستان گرفتی نییە لەگە هیچ لایەنێک هەموو کاتەکیش داکۆچی ومان کردێک کە کورد یەک ڕێز بێتن بەڵام توانم برێم هەندێک لە فراکسیۆنەکانی تر بایکۆتی جەلسەکەیان کرد بوو لە بوونەوەی بایکۆتی هەڵوێست بوو لەگەڵ یەکگرتووە بسام کۆمەڵ ببەخشن کۆمەڵ یەکگرتوواتە ژوورەوە کاک موسەنا بەدرەنگەوە دیتم لە ناو قاعەکە جایتر نازەم ناوانەش لە سەرەتاوە کارەکەی ئەو وەزارەتیان پێ نەدرا بەڕەوای من دە کورسی لەبەرەوە بووە زۆر باشە ئەم شەڕ و ئاڵوزیانە چۆن بوو وردەکارەکەم پێ بڵێ گرفتەکە باوڕاکە لە وەزارەتی ناوە خۆ دەست پێکرد لە ڕۆشنبیریەوە دوایەوە ئیتر کۆنتترۆلی قاعەکەیان پێ نەدەکرا هەبوو گرفتی بۆی دەناوە کە گوایە مۆزەف لە ناو پەرلەمان دانیشتوێنێک پەرلەمانتار کەچی وانە بوو نیسابەکە لە سەرەتاوە 266 بوو دوایە بوو بە 270 بەڵێ گرژی دروست بوو بە شەڕە بۆ کەس و ڕاستیش ئەوەش گرفتەی گەورە بووکە هەیبەت حلبوسی نەیتوانی کۆنتترۆلی ناو قاعەکە بکەن نەیتوانی ناوە شەڕەکەوا گەورە بوو نەیتوانی کۆنتترۆل چکە بڕوان بەوەیە کە کەس لەسەر کورسەکانی خۆی دانەنیشت بوو هەموو هەستابوونە بە ڕێز کوتلەکانیشەوە ئیتر دوای لە بۆ کاتی سێن خواردنەکە هەستابوونەوە بۆچی هەستابوونە بۆی دەچونە پێش کەڕیان لەوەی نەپیان باش بوو سەر لە نوێ ناوەکان بخوندرێتەوە لە بۆی نیسابەکە چێککەنەوە ئایا دەنگدانەکە چەند کەس دەنگی کەس دانیشتەکە رازی نەبووە زۆرینەی رازی نەبوون بەڵێ چکە بە شێوازێکی زۆر ئاڵۆز ئەتوانم ئەو پیلانە بزانم چێ بوو ناتوانمەوە کام بڵێن بەڵام ئەکیت بەدڵنیایەوە ئێمە دەزانین و دیاری بوو بەداخەوە ینی تیای بووە بەڵێ کاندیدی خۆتانە گۆڕنە بێبی گۆڕن پارتیوان بەداخەوە کاگرێ باس بڵیام لەوەی ئێمە هەمومان پێشمەرگەین بۆ حزبەکە بۆ سەرۆکمان و هیواشم وایە کە پارتی دموکراتی کوردستان هەردەم ئەو پاڵێورانەی کاڵیان بژاردە و کاندیدانەمان جێیشان نازینە و بە هەموو بە ئەزمموی باش و کەسایەتی و علی زێدی هەڵوێستی چۆن بوو پێی ناخۆش بوو زۆر عاجز دیار بۆ ڕاستەکەیت گرژێکی پێوە بوو دڵەڕاوکێکی پێوە بوو کە ئیشەکە نەڕواتن سێزە تا چواردە وەزارەت تەسویتی لەسەر دراو دەنگی پێدرا سێزەیان چواردەیە ئێستا تا ئێستا نەمانزانین لەبەرەوەی ئەوەندە گرژی بوو بڕوا بکە لەوانەیە ئێستا خودی خۆی هەیبەتی پەرلەمانتارە لێ پرسی نەمانزانین ئەوەندە شەڕ بوو یعنی هەموو ناو قاعەکە شەڕ بوونەوە سپاس بۆ سپاس بۆ ئاویستامان یحیا ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتیکە لەگەڵمان بووی